بەڕێزێک نووسیوێتی من کچێکم هەیە تەمەنی 9 ساڵە دەچێت بۆ قوتابخانە پێش ئەوەی بڕوات و جلی خۆی بگۆڕێ دەست نوێش هەڵدەگرێ چونکە ناتوانێت لە ماڵ نوێش بکات دەبێت لە قوتابخانە بیکات ڕۆژێک پێویستی بەسەر ئاو بوو دەست نوێژی شکا کاتی نەبوو نوێی بکاتەوە زۆر زەحمەت بوو هەموو لەچک و شت لەبەر بکاتەوە و منیش وتم تەیەموم بکە ئایا دروستە؟ ئەم پرسیارە بۆ مامۆستای زۆر بەڕێز مامۆستا فاتح زۆر سوپاس بۆ ئێوەش جەزاکم الله خەیرا خدای گەورە پاداشتی بەڕێزیشت بداتەوە ئێمەش هەمومان دوعای خێرمان هەیە بۆ جەنابەت دەستخۆش بۆ ئەو پەروەردە جوانت خۆزگە هەموو دایکان و باوکان ئاوا منداڵەکانیان ڕابێنایە کە نوێش ئەو عیبادەتە گەورەیە لە هیچ کاتێکە لە هیچ شوێنێکە مرۆڤ ناتوانێت تەرکی بکە چەند شانازیە منداڵەکانمان لەسەر ئەوە ڕابێنین بەدەست نوێژەوە بەرەو خوێندنگا و قوتابخانەکان بڕۆن و لەوێدا ئیسلامیش کار ئاسانی بۆ کردوون دەستخۆشی هەموو بەڕێوەبەر و مامۆستایانی بەڕێز کە لە زۆربەی هەر زۆری خوێندنگاکاندا بەپێی ئەو شوێنی لە قوتابخانە هەیەە الحەمدولله ئەوەندەی ئاگادار بم شوێنی نوێژیان بۆ قوتابیان و خوێندکاران دابین کردووە دەستخۆشی بەڕاستی ڕێز و سڵاو و حرمەت لە کەناڵی دیمەن و لە پرۆگرامی خۆشەویستیەوە بۆ ئەو مامۆستا ئازیزانەی کە دەبیستم و دەبینم نوێژی بە کۆمەڵ و جەماعەت بۆ قوتابیەکان دەکەن لە کاتی نوێژی نیوەڕۆ و عەسردا بەڕاستی جێگەی دەستخۆشی یا ڕەبی خوا پاداشتانداتەوە ئەجری ئێوە زۆر گەورەی لای خوا دەستخۆشی لێ دەکەم بەڕێزم خوای گەورە ئەم خاتونە گوڵەش تەمەن پڕبەرەکەت کە نور و ڕۆشنایی بێ بۆ چاوی دایک و باوکی نمونەی زیاد بێ تەیەموم کە دەڵێ دروستە نەیتوانیەوە دەستنوێژەکەی تازە بکاتەوە تەیەموم لە حاڵەتی نەخۆشی لە حاڵەتی سەفەر لە کەسێک کە چۆتە شوێنی نزم واتە تەوالێت و دوای هاتەوە هەروەها کەسێک کە لەگەڵ خێزانیدا جوود بوو ئەمانەدا بەڵام فەلەم تەجید ماء نەیتوانی دەستنوێژەکەی تازە بکاتەوە نەیتوانی خۆی بشۆرێ بەهۆی بێئاوی یان ئاوەکە هەبوو ئاو هەبوو بەڵام کە ئاو هەیە ناتوانێت بەکاری بێنێ ناتوانێت بەکاری بێنێ بەهۆی نەخۆشیەوە ناتوانێت بەکاری بێنێ بەهۆی نەگونجانی شوێنەکەەوە ئێستا خوشکە بەڕێزە ئەم خاتونە بەڕێزە کە تەمەنی 9 ساڵە تەمەنی پڕبەرەکەت بێ کاتێک کە دەچێتە شوێنەکە لەوە ئەچێت تا لەچکەکەی بکاتەوە قۆڵەکانی هەڵکە یان مەخسەلەکە بەرز بێت تووشی ناڕەحەتی بێت دەستنوێژی وەکو ماڵە بە ئاسوودەی پێ هەڵناگیرێ زۆر ئاساییە تەیەموم بکە کاری بۆ ئاسان کە خوشکە باشەکەم بڵێ کچە باشەکەم تەیەموم بکە تەیەموم چی هەر ڕەحلەکەی بەردەمی خۆت هەر دیواری ئەو ژوورەی کە نوێژی پێ دەکەی هەر ئەو فەرشانەی کە نوێژی لەسەر دەکەی فاغسلوا فتيمموا صعيدا طيبا ئەو شوێنە پاکە فامسحوا بوجوهكم وأيديكم تەنانەت قۆڵ هەڵکردنیشی نایە بۆ ئەوان لای مەسەبی ئیمام شافعی ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێت تا ئانیشکی بەڵام ئاەتەکە زۆر سەریحە تەنها دەم و چاوت بڵێ کچەکەم دەست بە زەویەکەدا نێتمە نوێژ لە خۆم حەڵاڵ دەکەم ئاوا بۆ شێوەیە بەم شێوەیە نێتمە نوێژ لە خۆم حەڵاڵ دەکەم نێتمە نوێژ لە خۆم حەڵاڵ دەکەم ئێتە دەچی نوێژەکەت دەکەی زۆر بە ئیسراحەت هاتی شەو ماڵەوە لەسەر قەولی هەموو زۆربەی هەرزانانی ئیسلام نوێژەکە دووبارەکردنەوەی ناوێ و نوێژەکەی دروستە خۆی پەروەردگار تەمەنی ئەم مناڵە جوانانە کە ئەوانە گوڵی پۆلەکانن گوڵی قوتابخانەن خۆزگە هەموو چاویان لەم پەپولە جوانانە بکردایە و دینداری و عیبادەتیان بکردایە هەر مەکتەبێک شوێنی نوێژکردنی تایبەتی هەبێ و ئەم پەپولە جوانە گوڵە جوانانە نوێژی تێدا بکەن یەقینتان هەبێ بەرەکەت و ڕەحمەتی خوا زانستی پەروەردگار بەسەر ئەو شوێنەدا دەڕژێ و دوور دەبن لە ئاژاوە بەڵا و زانستیان پڕبەرەکەت دەبێ و منداڵەکان ساڵح دەبن مامۆستاکانیش پاداشتی گەورەیان بەنسیب دەبێ